بەپێی ئامارەکانی دەستگا و ڕێکخراوەکانی پەیوەست بە کۆچبەران لە دوومانجی ڕابردوو زیاتر لە 3000 کەس لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کۆچیان کردووە و هەرێمی کوردستانیان جێهێشتووە. لەو ژمارەیە 90% لە نێو چینی گەنجان بووە. کۆچی گەنجان بەرەو ئەوروپایان بەرەوەی دەرەوەی وڵات لە زیادبووندایە، بە تایبەتی لە دەڤەری سۆران بە ڕێژەیەکی بەرچاوی گەنجان کۆچیان کردووە. ینی هۆکارەکانی کۆچکردنی گەنجان هۆکارگەلێکی زۆرن. دیارترینیان هۆکاری ئابووریە، ئەنی و بێکاریە و نەڕەخسانی هەلی وەکیەکی کارە بۆ گەنجان و دانەمەزرانی دەرسوانی زانکۆیە، زانکۆ پەیمانگاکان و نەئارامی و ناسەقامگیری ناوچەکەیە. کۆچی گەنجان بەعقەت کارەساتێکی مرۆیی دەخڵقێنێ. ئێستا یەک لەوانە برایەکەی من بوو لەگە من کاسب بوو، هیچی خۆی دەکرد بەس مستەقبەلی نەبوو، نەیدەتوانێت ژیانی هاوسەرگێری پێک بێنێ. ملی هەندەرانی گرتە بەر و کۆچی کرد. بەشێکی زۆری ئەو کەسانی ئێستا لە سۆران کۆچ دەکەن ئەو گەنجانن دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن لە هەرێمی کوردستان. بەردەوامبوونی ئەو کۆچە لە دەستچوونی سامانێکی مرۆیی گرینگە بۆ هەر نەتەوەیەک. لە کاتێکدا ئەوانە خاوەنی بڕوانامە و کەسانی ئەکادیمی و پسپۆڕ و شارەزای بوارە جیاوازەکانن. حاڵەتێکی ئاساییەوە بووە بە دیاریدەیەکی مەترسیدار بەڕاستی و ئەم کۆچە ئێستانێکە ڕەنگ بێ دیاردەکان یان لێکەوتەکانی وەک پێویست دیار نەکەن، بەڵام لە چەند ساڵی تر لە چەند ساڵی داهاتوو لێکەوتەکانی بە شێوەیەکی مەترسیدار دەرەکەون لەبەرەوەی هەم دەستی کار لە وڵاتە ئەڕوا هەم ڕێژەی قەیری بە زیادەکە لەلایەن کتابچوونکەوە زۆرترین گەنج لە وڵاتە لەم هەرێمی ئێمە کۆچیان کرد. ڕۆژانە کۆچەکەن، ڕۆژانە مامەڵەکەن لەگەڵ قارچاخچیانی کە گەنجەکان ئەبەنە دەرەوەی وڵات. جیاوازی لە دابینکردنی هەلی کار بۆ گەنجانی سۆران هۆکارێکە کە ئەو گەنجانە کۆچەکەن بۆ دەرەوەی وڵات و هۆکارێکی دیکەش کە هۆکارێکی ڕئیسێکە گەنجان کۆچ بکەن ئەو هەموو گەنجە دەرچوانن کە لە زانکۆ تەخەڕوجیان کردووە دانەمەزراون و هەلی کاریان پێنادرێتن. بۆیە گەنجان کۆچەکەن و ئەو ڕێگە مەترسیدارە دەگرنە بەر کە خنکانی تێدایە و هەڵدێران لە چای تێدایە و ئیهانەی پۆلیسی دەوڵەتانی تێدایە. دیاردەی کۆچ بە تایبەتی دوای ڕاپەڕین بە شێوەیەکی بەربڵاو لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە. لە قۆناغە جیاوازەکان ئەو دیاردەیە کەم و زیادی بەخۆیەوە بینیوە. هەندێک زار نزیک بۆتەوە لە خاڵی سفر بگرە کۆچی پێچەوانەش هەبووە. بەڵام ئێستا ئەو دیاردەیە لە نێو گەنجان و لاوان لە هەموو کاتەکان زیاتر بووە، بە تایبەتی لە سنووری سۆران ڕۆژانە لە زیاد بووندایە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.